تكبير الله أكبر تكبير الله أكبر تكبير الله أكبر. بيان رضاي. بسم الله الرحمن الرحيم. إن هذا القرآن يهدي للتي هي أقوم. صدق الله العظيم. ئێمەی خەڵکی شاری کەرکووک ئەمڕۆ کۆبووینەوە بۆ دەربڕینی ناڕەزایی و ئیدانەکردنی ئەو کارە شەرمەزارکارە کە هاوڵاتیەکی سویدی هەڵساوە بە سوتاندنی قورئانی پیرۆز کە ئەم کارە پێچەوانەی هەموو پێوەرەکانی مرۆڤ و مافەکانی مرۆڤە، هەروەها پێچەوانەی بناغەکانی پێکەوژان و ئاشتەوایی و دوورە لە چەمکەکانی ئازادی ڕادەربڕین و ڕۆژنامەگەری. بۆیە لێرەوە داواکاریەکانمان ئاراستەی دەسەڵاتدارانی حکوومەتی عێراق و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و گەلەکەمان دەکەین. هەروەها بۆ ڕایگشتی یەکەم، داوا لە حکوومەتی عێراقەکەین دەنگ و ئیدانەکردنی ئێمە بگەێنێتە دەسەڵاتی فەرمی سوید. داواشیان لێ دەکەین بە ناوی گەلی عێراقەوە لێبوردنێکی فەرمی پێشکەش بە جیهانی ئیسلامی بکەن. دووەم، داوا لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی دەکەین لە پێناو پاراستنی ئاشتەوایی کۆمەلگا و چاندنی ڕوحی پێکەوەژیان و قبوڵکردنی یەکتر ناڕەزایی و ئیدانەی ئەو کارە ڕسوا بکەن. سێەم، داوا لە مسلمانان و گشت ئاشتی خوازان دەکەین سوود لە سۆشیال میدیا وەرگرن بۆ بەرگریکردن لە قورئانی پیرۆز و بە شێوەیەکی شارستانی. هەروەها بایکۆتکردنی هەموو مامەڵە بازرگانیەک لەگەڵ دەوڵەتی سویددا بکەن تا داوای لێبوردنێکی فەرمی دەکەن لە مسلمانان. ڕۆژی هەینی ڕێکەوتی 27/1/2023. والسلام عليكم ورحمة الله وبركاته. الله أكبر الله أكبر ولله الحمد ولله الحمد. الله غايتنا الله غايتنا والرسول زعيمنا والرسول زعيمنا. قرآن بهار ضلانا قرآن بهار ضلانا. قرآن برنامج جيانا قرآن برنامج جيانا. إيمين وي صلاح الدين إيمين وي صلاح الدين. وقرآن دجين وقرآن دجين وقرآن دمرين وقرآن دمرين. الله أكبر الله